بیرکاری پۆلی پێنجەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجەکەم لاپەڕا 96. لاپەڕا 96 ڕاهێنان و شیکاری پرسیارەکان خانەی ڕەنووسی یەکەم لە ئەنجامی دابەشکردنەکەدا دیار بکە. پرسیاری 21 310 دابەش 47 ئەگەر لێرە دابەشەکەی باسکەم 310 دابەش 47 لە لای چەپ دەست پێ دەکەم یەکەم جار ڕەنووسی سێ دابەشی 47 نابی دوو ڕەنووسی وەردەگرم ئەوجا 31 دابەشی 47 نابی کەواتە 310ەکەی هەموو وەردەگرم چونکە 310ەکەم هەمووی وەرگرت دابەشی 47 بکەم کەوایە تەنیا یەک خانەم هەیە ئەویش خانە یەکانە ڕەنووسی یەکەم لە خانە یەکانە هەر یەک ڕەنووسیشم هەیە چونکە پاشان ڕەنگە ماوە بمینێتەوە واتە تەنیا یەکی تەواو تەنیاژما یەک ڕەنووسم هەیە نەک یەک تەنیا یەک خانەم هەیە یەک ڕەنووس پاشان فاریزە دەکەویتە بەینێ کەواتە خانە یەکان ئەوە تەواو. پرسیاری بێگومان ئەگەر نەزانم باشتر وایە خەمڵاندن بکەم 347 بۆ وێنە 310 نزیک کەمەوە بیکەمە 347 بکەمە 50 300 دابەشی 50 بکەم ئەو سفرە بڕوا لەگەڵ ئەو سفرەی 30 دابەش 5 یەکسانە بە 6 6 تەنیا یەک ڕەنووسەواتە تەنیا خانە یەکانم هەیە بەڵام پێویست ناکە هەموو جارێ بخەمڵێنم ئەگەر ئاسانبی ژمارەکە. پرسیاری 22 3205 دابەش 25 3205 دابەش 25 لە لای چەپ دەست پێ دەکەم 3 دابەش 25 نابی دوو ڕەنووسی وەردەگرم 32 دابەش 25 یەک خانەم بەدەست دێ پاشان کە سفرەکەش دەینمە خوارێ ئەو سفرە خانەشکم بەدەست دێ ڕەنووسەچی دی کە ئەو پێنجەش دەینمە خوارێ ڕەنووسەشکم بەدەست دێ کەواتە سێ خانەم هەیە سێ ڕەنووس لە ئەنجامی دابەشکردنەکە هەیە خانەی یەکان و خانەی دەیان و خانەی سەدان بەڵام یەکەم ڕەنووسم لە خانەی سەدانە لە وانەکانی ڕابردووش باسم کرد ئەو پرسیارە هەتا بڵێ ئالۆزە هیچ گرنگیش نییە گرنگەوەی ڕاستی وەڵام هیچ پێویست ناکە ئەمن بزانم لە کام خانەیە یەکەم ڕەنووس بەڵام ئەوە ئیدی لێرە داوام لێ دەکەن ناچارم وەڵام بدەمەوە ئەگەر هەر نەتزانی خوێندکارژیر دابەشکە ئەو جە بۆ دەردەکەوی چەند خانەیە بۆ وێنە 32 دابەشی 25 کە بۆ وێنە دەکا یەک جاران 25 25 32 25 لێ بڕوا 12 5 لێ بڕوا 7 سفرەکەی دێنە خوارێ 7 دابەش 25 یەکسانە بە 3 2 جاران 25 50 7 50 لێ بڕوا 20 دەمینێتەوە 20 پێنجەکەی ئێرە دێتە خوارێ 205 دابەش 25 8 تەواو سێ خانەیە وەچی دەبینین لێرە کەواتە ڕەنووسی یەکەم لە خانەی سەدانە ئەوەی ڕاستی هەتا زاراوەی ڕەنووسی یەکەمیش زۆر باش نییە چونکە زۆر کەس ڕەنگەوا بزانێ ئەوە ڕەنووسی یەکەمە
پێی ناوێ باسی ڕەنووسیەکەمیش بکەین، تەنیا باسی خانەی بکەین، لە هەمووی باشترە هەتا لێمان تێک نەچی. ئەگەر نابە خەمڵاندنیش هەر دەتوانی. ئێستا پرسیاری 23 1824 دابەش 63 1824 دابەش 63 هەژدە دابە 63 نابی چونکە هەژدە گچکەیە چیش نابی، هەژدەش نابی. ناچارم ئەو سێ ڕەنووسەی وەربگرم، پاشان یەک ڕەنووسیشم دەمینێتەوە کەواتە دوو خانم بەدەستێ لە کاتی دابەشکردن، یەکەچیان خانەی یەکانە ئەوی دیش خانەی دەیانە، بەڵام ڕەنووسی یەکەم لە خانەی دەیانە، وەڵام خانەی دەیان، خانەی ڕەنووسی یەکەم خانەی دەیان. ئەوەش تەواو بوو. ئێستا بێمە لای ئەو پرسیارەی 9 5 4 6 دابەش 71 وابزانم لێرە ئەنجاممدا بوو، نا ئەنجامم نەدایە، کەواتە دەبی ئەوەش هەر لە جێوە تەماشایەکی بکەم. 95 هەمووی وەرگرم، دابەشی 71 95 دابەش 71 ئەوە یەک ڕەنووسم بەدەست دێ لێرە، پاشان ئەو چارەش کە دەینمە خوارێ ڕەنووسەشکەم بەدەست دێ، ئەو جە شەشەکەش کە دەینمە خوارێ، کەواتە سێ خانەم هەیە، کەواتە ڕەنووسی یەکەم لە خانەی سەدانە، ڕەنووسی یەکەم لە خانەی سەدانە. پرسیاری 25 لە کاتێک کە 42 دابەش دەکەم بەسەر 42 ڕەنووسەکەم بەدەست دێ، پاشان هەفتەکەی دەینمە خوارێ ڕەنووسەشکە، هەشتەکەی دەینمە خوارێ ڕەنووسەشکە، پێنجەکەش دەینمە خوارێ ڕەنووسەشکە، کەواتە چار خانەم هەیە لە کاتی لێک دابەشکردن، کەواتە ڕەنووسی یەکەم لە خانەی ئەگەر چار خانەم هەبوو ئەوها بە خانەکان دروستکەم، خانە یەکان دەیان سەدان و 1000 ڕەنووسی یەکەم لە خانەی 1000 چونکە هەمیشە لە خانەکەی دەستی چەپ، ڕەنووسی یەکەم دەکەویتە خانەی دەستی چەپ، لەبەر هەندێ ئاسان نییە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە. پرسیاری 26 کە 54 دەینم، دابەشی 68 دەکەم، ناکرێت، کەواتە ئەو سێ ڕەنووسەی هەمووی وەردەگرم، ئەوە یەک خانم بەدەست دێ، پاشان کەسەیەکەی ئەو سێش دەینمە خوارێ خانەشکەم بەدەست دێ، ڕەنووسە چیدی ئەو جەکە سفرکەش دەینمە خوارێ ڕەنووسەشکەم بەدەست دێ، کەواتە ڕەنووسی یەکەم لە خانەی سەوزەکەیە خانەی سەدانە، خانەی سەدان. پرسیاری 27 45 کە دابەشی 21 دەکەم، خانەکەم بەدەست دێ لێرە، پاشان هەشتەکەش کە دابەش دەکەم خانەشکە، کەواتە یەکەم ڕەنووس لە خانەی دەیانە، یەکەم ڕەنووس لە خانەی دەیانە. پرسیاری 28 کە 38 دابەشی 34 دەکەم، لێرە خانەی سەدانم بەدەست دێ، کە نۆیەکەش دەینمە خوارێ خانەی دەیانم بەدەست دێ، کە چارەکەش دەینمە خوارێ و دابەش دەکەم خانەی یەکان، کەواتە ڕەنووسی یەکەم لە خانە سەوزەکەیە خانەی سەدان. ئیدی ئەوە ئاسان بوو. پاش ڕاهێنانەکی زۆر دابەش بکە و بە کردداری لێکدان ساغی بکەوە، دابەش بکەوە بە کردداری لێکدان ساغی بکەوە. 942 دابەشی 49 بزانم ئەو من ئەو دابەشانەم کردیە، نەم کردیە. 942 دابەش 49 ئەدی لە چێ ئەو دابەشانەم کردیە. 942 دابەش 49 دەبی لێرە چاچیان کەم مادەم. 942 دابەش 49 وابزانم ئەو هابوو. 94 دابەش 49 بێگومان یەک هەیە،
لە یەکی زیاتر نییە. یەک جاران 49 هەر 49 94 49 لێ بڕوە 14 9 لێ بڕوە 5 لێرەش دەمینێتەوە ئەو 9 دەبیتە 8 چاری لێ بڕوە 4 دەمینێتەوە. ئەو جە ئێستا ئەو دوای ئێرە دەینم دای دەنێم لێرە لە تەنیشت 45ەکەی دەبیتە 452 دابەشی 49 بکەم چەند هەیە؟ ڕەنگە 8 هەبی 8 دانێم بزانم چ ڕوودەدا ڕەنگە زۆریش بی 8 بەڵام 8 دادەنێم 8 جاران 9 72 7 لێرە بی 8 جاران 4 32 32 کۆ بکەمەوە لەگەڵ 7 دەبیتە 39 452 392 لێ کەم کەمەوە ڕەنگە جێشم نەبی بنووسم لێرە دەنووسم 2 کەم 2 0 15 کەم 9 6 60 کەواتە 8 گچکێ دەبی 9 دانێ 8 کەم بوو کەواتە 9 جاران 9 81 9 جاران 4 36 کۆی بکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 44 ئەو جە ئێستا 452 کەم 441 لێرە بنووسم 1 11 ئێستا دەبی چ بکەم دەبی ئەو دوو ژمارەی لێک دەم کۆی بکەمەوە پاشان سەرجەمی لێکدانەکە لەگەڵ 11 بزانم ڕاستە یان ڕاست نییە 19 جاران 49 ئەو هەلێکی دەم 49 و 19 ئەوجە کۆی بکەمەوە لەگەڵ 11 جێم هەیە 49 و 19 با لە جێشکە 49 19 دوایە کۆی بکەمەوە لەگەڵ 11 لە بیرم نەچی 9 جاران 9 81 ئەگەم لەو هەشتەی بی 4 جاران 9 36 کۆی بکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 44 1 جاران 9 لێرە 0 1 جاران 4 4 ئێستا کۆیان بکەمەوە 1 13 و 931 کۆی بکەمەوە لەگەڵ 11 931 1 و 1 2 1 و 3 4 942 ئایا 942 بوو بەشکراوەکە یان نا 942 بوو کەواتە ئەنجامی دابەشەکەم ڕاستە. پرسیاری سی 5690 دابەشی 28 بکەم 5690 دابەش 28 78 56 دابەش 78 نابی 569 هەمووی وەردەگرم دابەشی 78 ڕەنگە 8 هەبی یان 7 یان 8 بە 8ەکەی بنووسم بزانم چ ڕوو دەدا 8 جاران 8 64 ئاگام لەو شەشەی بی 8 جاران 7 56 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو شەشەی دەبیتە 62 کەواتە 8 زۆر بوو 7 باشە 7 جاران 8 56 7 جاران 7 49 کۆی بکەمەوە لەگەڵ ئەو پێنجەی یەکسانە بە 54 ئێستا لێدەرکردن 9 کەم 6 3 6 کەم 4 2 ئەو سفرەی ئێرەش دەینمە خوارەی لێرە 230 دابەش 78
ڕەنگە بکاتە 3 یان 2 با 2 بنووسم بزانم چییە. 2008 16 2007 4 لێ دەرکردن دا کەم 6 4 12 کەم 5 7 0 74 بچکەترە لە 78 کەواتە زۆر باشە. ئێستا چ دەکەم 72 جارانی 78 دەکەم ئەو جە کۆی دەکەمەوە لەگەڵ 74 2008 16 2007 4 15 2008 56 2007 49 49 کۆ 5 54 ئێستا کۆ بکەمەوە 6 11 5 6 5 5616 کۆ بکەمەوە لەگەڵ 74 تۆزە چی بسڕمەوە لێرە 74ەکەی دانێم لەسەرەوە هەرچەندە زۆر باشیش نییە بەڵام کاتم نییە بیان نووسمەوە جارشکە لە جێشکە 74ەکەی لە 5 6 1 6 و 74 ئێستا کۆ بکەمەوە 6 و 4 0 1 و 7 8 1 9 6 5 5690 5690 کەواتە ڕاستە شیاوە لێ دەرکردنەکە. ئیدی بەو جۆرەی وەکو دەبینن کاتەکی زۆر زۆرم پێویستە لۆ ئەوە یەک بەیەکی ئەو ژمارانە دابەشکەموە لێکدەم. هیوادارم خوێندکاریژیر ئیدی بە خۆت دابەش بکەی و بژمێریش هەیە بۆ ئەوەی ساختکەیەوە بزانی گرنگ ئەوەیە ڕێسایەکەی بزانی یەک ڕێسایە لۆ هەموو ژمارەکان. ڕەنگە پێویست نەکە ئەمن یەکێک دانیشم ئەو لێکدانان و دابەشانە دروستکەم. هەر کۆک هەبی دێمە لای ئەژمێرکردنی هزری بۆ تەواوکردن بەکاربێنە ئەو ڕاستیە بنەڕەتیە بەکاری دەهێنی بینوسە. ڕاستی بنەڕەتی چییە؟ لێرە پرسیاری 37 ڕاستی بنەڕەتی واتە ئەمن دەبی بزانم کە 9 دابەش 3 دەکات چەند تەنیا ئەوەی بزانم بەسە 9 دابەش 3 یەکسانە بە 3 پاشان ئەو سفرە و ئەو سفرە دەڕۆن لەگەڵ کەواتە ئەنجامەکە تەنیا 3 ئەنجامەکە تەنیا 3 لێرە 900 دابەش 30 ئەدی دەکات چەند ئەو سفر ڕۆیش لەگەڵ ئەو سفرەی سێکە ئەوە ڕاستی بنەڕەتیە سفرەکەش ئەو سفرەکە مایتەوە لێرە دەنووسرێتەوە. دیسان لێرە 9 دابەش 3 ئەو سفرە و ئەو سفرە ڕۆیشتن 2 سفر مایتەوە لێرە نووسراوە. پرسیاری 38 ئەو سفرە ڕۆیشت لەگەڵ ئەو سفرە دە هەموو دەیەکە دابەش 5 یەکسانە بە 2 هیچ سفر نایەتە خوارێ لێرە بنووسرێت چونکە سفرەکە لەگەڵ دەیەکەی ڕۆیشت چونکە ئەمن یەک ناتوانم دابەشی 5 کەم دەبی دەیەکەی هەمووی وەرگرم هەتا دابەشی 5 کەم کەواتە ئەو سفرە ڕۆیشت لەگەڵ ئەو سفرەی ئەو سفرەش لەگەڵ دەیەکەی دەڕوا کەواتە تەنیا یەک سفر دەمینێتەوە دەنووسرێتەوە. لێرە چییە ئەو سفرە ڕۆیشت لەگەڵ ئەو سفرەی ئەو دێش دابەش 5 یەکسانە بە 2 ئەو 2 سفرەش دێنە خوارێ. پرسیاری 39 ئەو سفرە و ئەو سفرە دەڕۆن 45 دابەش 9 یەکسانە بە 5 ئەو سفرە و ئەو سفرە دەڕۆن 45 دابەش 9 یەکسانە بە 5 لەگەڵ یەک سفریش
سفرە نامێنێ لەگەڵەوە سفرەی 45-95 ئەو دوو سفرەش دێنە خوارەوە. ئێستا هەر کردارێکی ساختکردنەوە بە پرسیاری دابەشکردنی گونجاو ببەستەوە. لێرە ساغ بکەوە کە 66 جاران چاردە کۆ 60 یەکسانە بە ئەو ژمارە. ئێستا ئەمن ئەگەر دابەشەکەی دروستکەم چ دەکەم؟ بە پێچەوانە دەچمە لای چەپ، تۆزە دێمە لای ڕاست. لە لای چەپ 984م هەیە، یەکسەر 984 دەنووسم. ئەوجا دابەشەکەی دەنووسم. لێرە ئەمن بە هەوەسی خۆم یەکێک لەوانە هەڵدەبژێرم، 66ەکەی ڕەنگە هەڵبژێرم لێرە دانێم، وابزانم هیچ کێشە نییە کامەم نووسی، یەکەچیان لێرەیە ئەوی دیش لێرەیە، هیچ کێشە نییە ئەوەی ڕاستی بی، بەڵام ڕەنگە ڕێسایە کە بی نووسرابی ئەوەی یەکەم جار دەنووسرێ لێرە بی یان شتەچیوە، ئەوە ئەمن نازانم، بەڵام بەخۆی هیچ کێشە نییە کامەی لێرە بنووسم و کامەی لێرە بنووسم هەمان ئەنجامە. کەواتە 984 هەمیشە لە ناو لێرە دەنووسم لە ناوەوە، یەک لەوانش دەیکەمە بەشدراو بۆ وێنە چاردەکە، ئەوی دیکەش دەکەمە ئەنجامی دابش 66ەکە لێرە و دەشمینێتەوە 60. هەر کردارێکی ساختکردنەوە پرسیاری دابشکردنی گونجاو بیبەستە، ئەوە دابشەکە ئەو هابووە، ئەو 60ش مایتەوە، بەڵام ڕەنگە بە ئێستا دابشکەم بزانم کۆ دەمینێتەوە 60 یان نا، بێگومان دەبی بمینێتەوە. کەواتە 98 دابش چاردە 6 جاران 4 24 6 جاران 1 6 و 2 8 98 کەم 84 چاردە دەنا ئەوە 6 ئەگەر وابی هەڵەیە چونکە ئەو کات دەیکردە 7 6 جاران 4 24 6 جاران 1 6 و 2 8 ڕاستە، 8 چاری لێ بڕوە 4 9 لێ بڕوە 4 بەخۆی دەبوایە 7 بواە، ئەوەی ڕاستی بیدەنا ئەدی ئەگەر ئەو ها بکەم بزانم کووە 66ەکە لێرە بی 98 دا بە 66 دەکا 1 جاران 6 8 کەم 6 2 9 کەم 6 3 ئەو چارەی بینمە خوارێ 324 دابش 66 یەکسانە بە 4 4 6 24 4 6 24 و 2 26 4 4 0 12 6 6 60 مایەوە، کەواتە دیارە دەبووە ئەو هابی دابەشی یەکەمی دەکەم ئەوەش ئەنجامەکەی بی. ئێستا ڕێسایەکەم زانی، بەڵام بەخۆی دەبووە هەردووچی بکرابە. پرسیارەکی دی کەواتە ئەوە زانیم کووە پرسیاری 41 82 116 ئەو ژمارەی دەینم دابەشی 82 یەکە 9 7 4 7 9 7 4 7 دابەشی دەکەم لەگەڵ 82 97 دابش 82 یەک هەیە 1 جاران 82 82 97 82 لێ بڕوا دەمینێتەوە 15 ئەو چوارەی دەینمە خوارێ 154 دابش 82
یەک هەیە، یەک جاران 82 هەر 82 42 لێ بڕوا 2 15 لێ بڕوا 7 ئەو جە هەفتەکەی ئێرە دەینمە خوارێ ئەو هەفتە 727 دابش 82 یەکسانە بە 8 8 جاران 2 16 8 جاران 8 64 65 7 6 لێ بڕوا 1 12 5 لێ بڕوا 7 71 مایەوە وایە کە دابەشی 82 دەکەم دەکا 180 و دەمینێتەوە 71 ئەوەش ڕاست بوو بەو جۆرەی ساغ دەکەینەوە بەڵام دەمەوێت کەشکەش تاقیکەمەوە ئەو جارەی بزانم دەکرێ دابەشی ئەو 42 بینم بزانم ئەو ژمارەی ئەگەر دابەشی ئەو ژمارەی کەم چ دەبی بزانم دەکرێ یان ناکرێ 1 9 3 0 1 دابش 212 بزانم دەبی 193 دابش 212 نابی کەواتە 1930 هەمووی وەردەگرم دابش 212 یەکسانە بە 9 9 جاران 2 بێگومان دەبی 9 جاران 2 هەژدە لەژێر سفرەکەی بنووسم 9 جاران 1 9 یەکیش 10 9 جاران 2 هەژدا یەکیش 19 دا کەم 8 2 لێرە ماوە 2 22 یەکە کە دێتە خوارێ 221 دابش 200 یەکسانە بە 1 1 جاران 2 2 1 جاران 1 1 1 جاران 2 2 11 کەم 2 9 و ماوە 9 ئەو هەش دەبوو ئەوی دیکە نازانم لەبەر چ ئەمن هەڵم کردبوو یان لەبەر چ نەبوو 100% ئەمن هەڵم کردیە چونکە هیچ کێشە نییە دابەشی کامای دەکەی دابەشی وەی یان دابەشی وەی هەر ئەو هاوەکو هەردووچی دەبی ببی ئەوە بەڵام زیاتر دابەشی ئەوەی دەکەین ئەوەش ئەنجامی دابەشەکە بی ئەوەش ماوە هەمیشە ماوە کەواتە ئەوەش دابش ئێستا پرسیاری 43 ساغ بکەوە دیسان ئەو ژمارەی دەینم 7 دابەشی 115 دەکەم 789 دابش 115 یەکەیە یەک جاران 115 8 5 لێ بڕوا 3 9 کەم 1 8 7 کەم 1 ئەوە زۆر هەڵەیە یەکی چ 6 6 6 جاران 5 30 6 جاران 1 6 و 3 9 6 جاران 1 6 8 کەم 0 هەر 8 108 ئەو ئێستا ئەو دووەی دەینەوە خوارێ 1082 دابش 115 9 نووسرایە 9 جاران 5 45 9 جاران 1 9 کۆ 4 یەکسانە بە 13 9 جاران 1 9 یەکیش 10 ئێستا لێ دەرکردن 12 کەم 5 7 7 کەم 3 4 ماوە 47 وایە دابەشی 115 کردیە 69 ماوە 47 یان دابەشی 69 دەکاتە 115 و دەمینێتەوە 47 وەکو یەکە کەواتە ئەمن لێرە هەڵام کردیە نەوەک دەبوو ئەوانەش هەروەکو 115 ماوە وابزانم لێرە ئەمن دەبوایە ئەوانە بە یەکتر ببەستمەوە
بەڵێ ئەو هابوو بە خۆم پێویستی نەدەکرد بچم لێکدانەکەی بکەم. ئەو ژمارەیە بۆ وێنە 19,000 ئەو ژمارەیە 7,000 زۆر ئاسانە ئەگەر ئەو هابی ئەو ژمارەیە و 980 ئەو ژمارەوە کەواتە ئەوە هەر زۆر ئاسان بوو پێویستی نەدەکرد بە خۆم ئەمان دیکەم. لێرە نەهاتمە کۆتایی لاپەڕە 98 هێشتان مایە 98 بەڵام هەست دەکەم هەتا وانەکە زۆر دوور و درێژ نەبی لێرە ڕادەوەستم ئەو نیوە لاپەڕەیە کە مایە لە وانەکانی داهات و باسییان دەکەم هەتا وانەیەکی نوێ هەر بژی.